کوردستان ئێستا داوا لە بەڕێز کاک نەوشیروان موستەفاکەین کە بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەکەی. هاونیشتیمانانی بەڕێز، ئەی هەموو ئەوانەی کە لەم هەڵبژاردنا مافی دەنگتانتان هەیە، چ ئەوانەی لە کوردستانن، چ ئەوانەی لە عێراقن، چ ئەوانەی لە دەروی وڵاتن. ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە لە مێژووی سیاسی عێراقا، ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە لە مێژووی سیاسی کوردستانی عێراقا، ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە لە مێژووی سیاسی کووردا. بەم بۆنەیەوە من پیرۆزبایی لە میلەتەکەمانەکەم کە ئەمە جاری دووهەمە لە ماوەی ساڵی ڕابردووە دوو جار چێتە بەردەمی سنووقی دەنگدان بۆی دەست بخاتە سەر ویژدانی خۆی و هەوڵ با دەنگ با بۆ کەسانەی کە ئازانێ نەرایەتی ئەوەکەن لە دەستگا هەڵبژێراوەکانە. ئێمە لە 25 حوتا قۆناغی یەکەمی کارەکەمان بڕی و سەرەتای جوڵانەوەیەکی سیاسی گەورە و جەماوەریمان لە کوردستانی عێراقا دەست پێ کرد. بۆ ئێمە هەمومان جێگەی سەربەرزیە کە ئەبینن فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستانە چه دەورێکی کاریگەری هەیە لە چاودێریکردنی حکوومەت و کارەکانی حکوومەت و لە سەردانکردنی خەڵک و لە گوێزانەوەی خەم و ناخۆشیەکانی خەڵک بۆ ناو قاعی پەرلەمان و بۆ ئەوەی کە بەرنامەی بۆ دابنێن بۆ ئەوی جێبەجێ بکرێت. ئێمە ئومێدێکی گەورەمان هەیە ئەم جارە لەم هەڵبژاردنا پێگەی بزوتنەوەی گۆڕان لە سەرتاسەری عێراقا بە قووەت بکەین و لە پەرلەمانی عێراقا بە قووەتی بکەین ئەو بیر و بۆچوونە سیاسیانەی کە هەمانە بۆ گۆڕینی وەزعی سیاسی، وەزعی ئابووری، وەزعی ڕۆشنبیری، وەزعی قانونی، وەزعی کۆمەڵایەتی کوردستانی عێراق و هەروەها عێراق بیبینە ناو پەرلەمانی عێراقیەوە و لەوا فراکسیۆنەکەمان بتوانێت دەورێکی گرنگ و کاریگەر کە ئەگەر لەمەی کوردستان زیاتر نەبێت، لەمە کەمتر نەبێت، بتوانێت جێگەی متمانە و ئومێدی میلەتەکەمان بێ چ لە کوردستان و چ لە عێراقا. ئێمە دوو بەرنامەمان هەیە، بەرنامەیەکی ئەمریکیە لەو مانیفێستە سیاسی کە لیستی گۆڕان بڵاوی کاتەوە، یەکێکی تریشیان نەخشەی کارە بۆ 4 ساڵی داهاتوو کە لە پەرلەمانی عێراقا ئەبێ چی بکەن و چی نەکەن. بەم بۆنەیەوە من لە پێش هەموو سپاسی بە ناویەوە سپاسی ئەو کەساناکەم کە ئەو تەحەدا گەوریان قبول کردووە لەم هەلوو مەرجە سیاسی کوردستانی عێراق و عێراقا قبولیان کردووە بێن بە ناوی نوێنەرایەتی میلەتەکەمانەوە بێنە ناو لیستی گۆڕانەوە و قبولی ئەویان کردووە ڕوبەڕووی ئەو لایەنە سیاسیانە بنەوە کە منافسەمانەکەن بە ڕێگەیەکی نادیموکراتی و ئەمە سەرەتایەکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە میلەتەکەمان فێری ژیانی معارەزە و فێری نەوتن ببێت. من ئومێدم وایە لەسەر دەستی ئەم برادەرانە، لەسەر دەستی ئەم خوشکانە کە ئەم لەم قۆناغا ئێمە هەڵیانە بژێرین بە نوێنەرایەتی میلەتەکەمان کە بچن بۆ بەغا جێگەی متمانەی ئێمە بن، جێگەی باوەڕی ئێمە بن. ئومێدم وایە کە میلەتەکەمان باوەڕێکی زۆریان پێبن. ئێمە لە 8 محافەزەی عێراقا لەوانە بەغا، نینەوە، دهۆک، کەرکووک، سەلاحەدین، دیالە، سلەیمانی، هەولێر لەمانە لە هەمووی هەوڵمان داوە هەڵبژاردەکانی میلەتەکەمان بینینە ناو لیستەکەەوە کە کەسانی پسپۆری تایە لە بواری جیاجیای قانون و پزیشکی و کشت و کاڵ و نەوت و هەموو بوارەکانی تری ژیان و هەموو ئەوانە بەلای ئێمەوە و پێشم وایە لە لای میلەتەکەمان شایستەی ئەوەن کە بچنە ناو پەرلەمانی عێراقیەوە بۆی دیفاع لە حقوقی میلەتەکەمان بکەن و دیفاع لە حقوقە دەستوریەکانی ئێمە بکەن. ئێمە ئومێدمان وایە کتلەکەی ئێمە لە پەرلەمانی داهاتووی عێراقا ئەوان ببن بە پارێزەر و داکۆشیکەر لەسەر مافا دەستوریەکانی میلەتەکەمان و خەڵکی تر بێن داوای ئەوە بکەن کە لەو مەوقیفانی کە ئێمە هەمانە و لەو بیر و بۆچوونانی کە هەمانە پشتیوانیمان بکەن. ناک خەڵکی تر چاوەڕێ ئەو بکا کە ئێمە پشتیوانی پێنجکۆم ئێمە ئەمانەوێ ئێمە ببین بە مەحامی حقوقی میلەتەکەمان لە بەغا. ئێمە ئەمانەوێ ئەو بۆشایی کە لە چەند ساڵی ڕابردووە پر نەکراوەتەوە پری بکەینەوە، ئەو ناکۆچانەی کە لەسەر ناوچە دابراوەکان لەسەر مەسلەی پێشمەرگە، لەسەر مەسلەی عقودی نەوت، لەسەر مەسلەی میزانیە، لەسەر مەسلەی نوێنەرایەتی کورد لە وەزارەتی خارجیە، لەسەر مەسلەی پاسەوانی سنوور، لەسەر مەسلەی پشکی کورد لە مەسلەی بودجە و ئەو جۆرەشتانە ئومێدمان وایە لەسەر دەستی ئەم هاوڕێ خۆشەویستانەی ئێمە کە هەموو بە گەرمی و بە بیر و بۆچوونێکی زۆر ڕۆشن و بە ورچاوێکی ڕۆشنەوە چنە پەرلەمانی عێراقیەوە جێبەجێ ببێت. لە کۆتاییە جارێکی کە داوا لە هەموو هاوڵاتیانی وڵاتەکەمانەکەین، داوا لە هەموو کەسانەکەین کە مافی دەنگانیان هەیە لە ڕۆژی هەڵبژاردنە بڕۆن بۆ سەردەنگدان، لە ڕۆژی هەڵبژاردنە دەست بخەنە سەر ویژدانی خۆیان، لە ڕۆژی هەڵبژاردنە دەنگ بن بە لیستی گۆڕان.